بەڵێ ئەمەکۆ مەکتەبی قوتابخانەی ئامادەی بینایی نمونەیەکیان بەژەم شتێک سوپاس بەڕێبەرەکەمانەکەین کە ئەم دەرفەتەی بۆ ڕەخساندین تا بین هاوکاریەک بگەینی بۆ خوشک و برا کوردەکانمان ڕۆژاوای کوردستان و داوا لە هەموو قوتابخانەکانی تر لە هەموو دەستگا خێرخوازەکان کە هاوکاریمان بکەن هاوکاری برا کوردەکانمان بکەن لەوێ تا بتوانن باشتر بژین لەوەی ئێستەتیایدان.